ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. بابەتی ئەمڕۆکەمان دەربارەی وڵاتی تورکیا و پلانەکانیەتی. نووسینێکمان هەیە لەو بارەیەوە لە قەڵەمی بەڕێز شوان حەمە. بابەتی ئەمڕۆمان کورتە و هەرەو بابەتەشمان هەیە تا بەیانی بە چەند بابەتی تر دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست. دێنە لای نووسینەکەی شوان حەمە. تورکیا لە پلانی A بۆ پلانی B دەڵێت لەگەڵ ڕووداوەکانی بەهاری عەرەبی و خۆپێشاندانەکانی سووریا و دەرکەوتنی یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنی ژن، تورکیا زوو پلانی لە ناوبردنی هەر هێزێکی کوردیدا لە ڕۆژاوای کوردستان جێبگرێت و ببێتە هۆی دروستکردنی دەسەڵاتێکی کوردی لە سووریادا. هەر لە سەرەتاوە بژاردەی یەکەمی تورکیا دژ بە ئەزموونی ڕۆژاوا بەکارهێنانی هێز بوو. تورکیا ڕاستەوخۆ یان لە ڕێگەی بەکرێ گیراوە ئیسلامیە سووری و ئۆزبەکی و شیشانیەکانەوە واتە چیچانیەکان زیاتر لە جارێک و زیاتر لە قۆڵێکەوە هێرشی سەربازی کردە سەر ڕۆژاوای کوردستان. دوای شەڕەکانی بەنداوی تشرین لە بەهاری ئەم ساڵدا تورکیا تێگەیشت بێجگە لە خۆڕاگری شەڕڤانان، ئامریکا و هاوپەیمانان ڕێگە بە داگیرکاری زیاتری تورکیا لەو ناوچەیەدا نادەن. تورکیا تێگەیشت ئەگەر لە هێرشکردن بەردەوام بێت ئامریکا و هاوپەیمانان ڕەنگە چەکی نوێتر و پێشکەوتووتر بدەن بە هەسەدە و دۆخەکە بۆ تورکیا لەوەی کە هەیە ئاڵۆزتر ببێت. سەرچاوەیەکی باوەڕپێکراو لەو بارەوەی دەڵێت کە مانگی نۆی ئەم ساڵ تورکیا لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ئەمریکیەکان پێشنیاری هێرشێکی 12 ڕۆژەی بۆ سەر ڕۆژاوای کوردستان کردووە، بەڵام پێشنیارەکەی تورکیا لەلایەن ئامریکاوە ڕەت کراوەتەوە. دوای ڕێکەوتنی دەی مانگی مارسی ئەم ساڵ لە نێوان ژەنەڕاڵ کۆبانی و سەرۆکی کاتی سووریا ئەحمەد شەرع، تورکیا بە مەبەستی پەکخستنی ڕێککەوتنەکە توانی ڕێگە لە کۆبوونەوەکانی نێوان دمێشق حەسەکە لە پاریس و عەمان و دمەشق بگرێت. تا لە 6 ئۆکتۆبری ئەم ساڵدا ئەمریکایەکان لە هەنگاوێکی کتۆپەردا بەشێک لە مەرجەکانی هەسەدە و خۆسەریان بەسەر دمێشقدا سەپاند. بۆ ئەو مەبەستەش سەرەتا نوێنەری کۆشکی سپی تۆماس بەراک و فەرماندەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا براد کۆپر، سەردانی مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد و فەرماندەی گشتی یەپەژە ڕۆهەڵات ئەفرینیان کرد. دواتر هەمووان بە 3 کۆپتەری ئەمریکی گەیشتنە دیمەشق و لەگەڵ ئەحمەد شەرع و هەردوو وەزیری بەرگری و دەرەوەی سووریا کۆبوونەوە. لەو کۆبوونەوەیەدا بڕیاردرا هێزەکانی هەسەدە وەک بەشێک لە وەزارەتی بەرگری سووریا لە ناوچەکانی خۆیان بمێننەوە. پێداچوونەوە بە دەستوری کاتی سووریادا بکرێت ئاوارەکانی ئەفرین بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و بەشێک لەو نەوتەی لە ناوچەکانی خۆسەری بەرهەم دەهێنرێت بدرێت بە حکوومەتی دیمەشق. بە کورتی کۆبوونەوەکە ڕیسەکەی تورکیایی کردەوە بەخوری. تورکیا لەوە تێگەیشتووە کە پلانی A لەوە زیاتر ناچێتە پێش، بۆیە لە ئێستادا هەوڵ دەدات پلانی B جێبەجێ بکات. پلانی B بریتیە لە 2 بەش. بەشی یەکەمی پڕچەکردنی بەشێک لە هێزەکانی حکوومەتی کاتی سووریایە، بە تایبەتی ئەمشات و حەمزات ئەوانەی گوێڕایەڵی تورکیان تا لە داهاتوودا بە چەکی پێشکەوتووی تورکی هێرش بکەنە سەر ناوچەکانی هەسەدە. بەشی دووەم پلانەکە نوێکردنەوەی ڕێکەوتنێکی کۆنی نێوان سووریا و تورکیایە. بەپێی ئەو ڕێکەوتنە کۆنە
سوپای تورکیا دەیتوانی تا نزیکەی 5 کیلۆمەتر بچێتە ناو خاکی سووریاوە. ئێستا تورکیا هەوڵ دەدات لەگەڵ حکوومەتی کاتی سووریا ڕێکەوتنەکە بە دەستکاریەوە نوێ بکاتەوە. بە جۆرێک سوپای تورکیا بتوانێت تا 30 کیلۆمەتر بچێتە ناو خاکی سووریاوە. ململانەی نێوان ئەردوغان و تونڕەوی ئیسلامی ئەمە لەلایەک کورد و پێکاتە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی فورات لەلایەکی تر هێشتا کۆتایی نەهاتوو. بینەرانی خۆشەویست، گەیشتینە کۆتایی بەرنامەی لەگدانە هەڵوێستی ئەمڕۆکەمان. هیوادارم کە ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوە یازیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوەی هەڵوێستێکی دیکە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێێت.